ئەنجامە بەراییەکانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە ماوەی 24 کاتژمێردا ڕائەگەیەندرێت. هەولێر دەستی بە دابەشکردنی زەوی کرد و خاوەن چێڵگە پەلەوەریەکانیش گلەییان هەیە. سڵاوتان لێبێت. کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عراقەڵێت دوای بەڕێوەچوونی پرۆسەی دەنگدان بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە ماوەی 24 کاتژمێردا ئەنجامە بەراییەکان بڵاو ئەکەنەوە. دوای بڵاوکردنەوەی ئەنجامە بەراییەکانیش تیمی کۆمیسیۆنی تایبەت بە پرۆسەی دەنگدان ئەنجامی کۆتایی هەڵبژاردن بڵاو دەکاتەوە. دواتریش قۆناغی تانەدان دەست پێ ئەکات. جومانە غەلای وتەبێژی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عراق ڕوونی کردوێتەوە دوای یەکلاکردنەوەی تانە و پەسەندکردنی ئەنجامی کۆتایی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لەلایەن کۆمیسیۆنەوە بە فەرمی لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا بڵاو ئەکرێتەوە. سبەینێ 18 ئەم مانگا هەڵبژاردننی تایبەت بۆ خولی شەشەمی پەرلەمانی هەرێمی کوردستان دەست پێ ئەکات و ڕۆژی 20 مانجیش هەڵبژاردننی گشتی بەڕێواچێت. گلەیی و گازاندەی خاوەن چێلگە پەلەوەریەکانی هەرێم نابڕێتەوە. جاریان هەرچیان هەبووە گەیاندویانە تا ژووری بازرگانی. پێیان وتووە نابێت ڕێگری لە بەرهەمەکانیان بکرێت بنێردرێن بۆ ناوەڕاست و خوارەوە عراق. کێشەی چێلگە پەلەوەریەکان ئەوەیە کە بەرهەمی زۆری مریشیان هەیە. حکوومەتی عراقیش ڕێگەیان پێنادات بینێرن بۆ ئەو ناوچانە. نازم عەبدوڵڵا سەرۆکی چێلگەی کۆمەڵەی چێلگە پەلەوەریەکان بە 1964 وت هۆکاری ڕێگە نەدانەکە گواستنەوەی مۆڵەتی چێلگە پەلەوەریەکانە بۆ سەر عراق و ئەوانیش مۆڵەتەکانیان داوە بە حکوومەتی هەرێم و داوایان کردووە کە مۆڵەتەکانیان بنێرێت بۆ بەغداوتیشی هەرچەندە حکوومەتی هەرێم دەڵێت مۆڵەتەکانمان ناردوون بەڵام تا ئێستا دەنجی نییە. ئێستا نرخی کیلۆیەک بریشک لە چێلگەکان بە 2250 دینارە و بە قسەی خۆیان زۆر زیاتر لەو نرخە لەسەر چێلگە پەلەوەریەکان دەوەستێت و بۆتە سەرەر. بە قسەی بەڕێوەبەرایەتی سامانی ئاژەڵی سلەیمانیش بێت بڕیارێک لە عراق دەرچووە تەنیا مریشی سەربڕا و لەسەر بڕخانە فەرمیەکان ڕێگەی پێ ئەدرێت بچێتە ناوچەکانی دیکەی عراقەوە. مریشی ژنووریان ناوێت بۆیە ڕێکارەکانی ناردنی مریشک قورس بووە. دابەشکردنی زەوی بەسەر فەرمانبەران بوو بەڕاستی. دوێنێ لە زاخۆ دەستی پێکرد و ئەمڕۆژ فەرمانبەرانی وەزارەتێکی دیاریکرا و کارتی لە هەولێر کارتی زەویەکانیان پێدرا. ئەوەی ئەمڕۆ لە هەولێر بەڕێوەچوو وە قۆناغی یەکەم دابەشکردنی 5,000 کارت بوو بەسەر فەرمانبەرانی وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار. کارزان عەبدولهادی سەرۆکی شارەوانی هەولێر بە 1964 ڕاگەیاند ئەمە یەکەم قۆناغی دابەشکردنی زەویە لە هەولێر و بە تیر و پشک بەڕێوەچوو. وتیشی پرۆسەی دابەشکردنی کارتی زەوی لە قۆناغەکانی داهاتوو درێژە و بەردەوامی دەبێت. لە قەڵاتجێ بینایەکی باخچەی منداڵان ماوەی 12 ساڵە بە بیانووی نۆژەنکردنەوە ڕووخێنراوە بەڵام تاکو ئێستا چاک نەکراوەتەوە و بەنیوە ناچڵی بەجێ هەڵدراوە. مریەم ئەبوبەکر بەڕێوەبەری باخچەکەی و بە 1964 وت بینای باخچەکەیان بەهۆی کۆنیەوە لە ساڵی 2012 تێک دراوە. ئەو کاتیش کابینەیەکیان بۆ داناون بەڵام دەڵێت کەمێک کاریان لە بیناکە کردووە و هەیکەلیشیان تەواو کردووە بەڵام کارکردن تیایدا وەستاوە تا ئێستاش ئاوا ماوەتەوە. 1964 گرفتەکانی ئەو بینایە گەیاندە مەحموود حوسێن بەڕێوەبەری پەروەردەی پشدەر. ئەویش هۆکارەکەی بۆ نەبوونی بودجەی پێویست گەڕاندەوە. دەشڵێت هەوڵی زۆریشمان داوە تەواو بکرێت بەڵام تا ئێستا بڕیارێکی لەو جۆرەیان پێنەدراوە. بە قسەی بەڕێوەبەری پەروەردە ئەگەر بیناکە تەواو بکرێت منداڵانی سێگەڕەکی قەڵاتجێ لێی سوودمەند دەبن. کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان و خواتان لەگەڵ.